بەناوی خدای بەخشندەی میهرەبان بینەرانی عزیز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام سلامی خوای گەورەتان لەسەر بێ. خۆشحاڵ و شادمانین کە لە گفتوگویەکی تایبەتە لە خزمەتی ئێوەی بەڕز و خۆشەویست دەبین لاسار فەزل و گەورەی نۆمینەی حاجیان. ئێمە دەزانین کە خدای میهرەبان لە قورئانە سوێند بەو ڕۆژانە خواتەوە فەرمێ أعوذ بالله من الشيطان الرجيم والفجر وليال عشر. پێغمبەری سەرمەشق و پێشەواش سەڵات و سەلامی خدای گەورەی لەسەر دەفەرمێ نییە کردەوەی چاک ئەنجام بدرێ گەورەتر لەو ڕۆژانە. کۆڕای زانایانیش ڕەحمەتی خدایان لەسەر دەفەرمون ئەو ڕۆژانە گەورەترن لە دە ڕۆژی کۆتایی مانجی پیرۆزی ڕەمەزان. جا بۆ ئێمە کە لەو ڕۆژانەداین بتوانین وەکو هەلێک بیقۆزینەوە باشترین و چاکترین کردەوەی چاچی تێدا ئەنجام دەین هەم لە دنیا و هەمیش لە قیامەتە بتوانین چاکە گەلێکی زۆر بۆ دوا ڕۆژی خۆمان کۆکەینەوە. بۆ گفتوگۆکردن لەسەر ئەو باسە بۆ ئێمە زیاتر شارەزابین تا ئەوەی بەرچاومان ڕوون بێ باشترین و چاکترین عیبادەت ئەنجام بدەین بۆی خوای گەورە لە خۆمان ڕازیکەین. لە خزمەتی دوو مامۆستای عەزیز و خۆشەویستی شاری هەولێر ڕێزدار جەنەی مامۆستا ئیبراهیم کەرکوچی و بەڕێز مامۆستا ڕزگار بێراوەی لە خزمەتی ئەوەی عەزیز و خۆشەویست دەبین. ئێوەش تا دوا ساتی بەرنامە بینەرمان بۆ ئەوەی ئاشنای ئەو باس و خواسە بن کە چۆن بتوانین وەکو هەلێک بیقۆزینەوە. مامۆستا گیان سەلامی خوای گەورەتان لەسەر بێ بەخێر بنێخوا. مامۆستا ڕزگار دەمەوێت لە خزمەتی جەنابتانە پرسیاری ئەو بکەمەوەی کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم باسەکە و چۆن دەڵێ هانمانەدا و تەرجەمانەکە بۆەوەی کە ئێمە کردەوەی چاک لەو ڕۆژانە ئەنجام بدەین. چۆن باسی کردووە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين وأفضل الصلاة وأتم التسليم على سيدنا ونبينا محمد صلى الله عليه وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا ربنا إنك رؤوف رحيم اللهم آمين. بخۆشحاڵیە و لە خزمەت جەنابتان و خزمەت مامۆستای بەڕێز و خزمەت بینەرانی خۆشەویست کە تێیدا باسکردنی ئەو دەڕۆژە و فەزل و گەورەی ئەو دەڕۆژە. هەڵبەت خوای گەورە سوبحانەه وتەعالە لە وجود و لە دروستکراوەکان هەم خەڵقی خۆیەتی و هەم ئەمریش ئەمری خۆیەتی. بەواتای ئەوەی دروستکراوەکان ئیخودان و ئەویش ناو دروستکراوەکان شتە ڕێگە پێدراوەکان دائەنێ و قەدەغە لێکراوەکان دائەنێ یان گەورەی بە شتێک ئەدا گەورەی لە شتێک ئەسێنیتەوە. بۆیە خوای گەورە سوبحانەه وتەعالە وەکو عولەما و زانایان ئەفەرمون تایبەتمەندی هەیە لە ڕووی کەسەکانەوە لە ڕووی ئەحواڵ و دۆخەکانەوە لە ڕووی شوێنەکانەوە لە ڕووی زەمەنەوە لە ڕووی ئەشخاصەوە ئەوەی کە بە خزمەت پێغەمبەر گەیشتبی صلی الله عليه وسلم خوای گەورە پلەی سوحبەی بە ئەو کەسە بەخشیە. يعني چۆن خوای گەورە سوبحانەه وتەعالە ئیختیاری پێغەمبەری کردیە صلی الله عليه وسلم لە بۆ ئەو ئومەتە وەکو پێغەمبەرایەتی اختیار و هەڵبژاردننی ئەصحابیشی کردیە لە بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم. وەکو عولەما فەرمن اختارهم الله لصحبة نبيه صلى الله عليه وسلم. يعني أصحاب هەڵبژاردەی خوان لەگەر پێغەمبەر صلى الله عليه وسلم کە هەڵبەت ئەوەی ئیمانی بە پێغەمبەر هینابی عليه الصلاة والسلام و پێشی گەیشتبی کەواتە لە ڕووی شخصەوە ئێستا ئەوە پلەی سوحبەی پێبەخشرا کە هەڵبەت ئەوە لە دوای پێغەمبەرەوە عليه الصلاة والسلام بە هیچ کەسی چکە نابەسترێ نابەخشێ کە پێغەمبەر وفات کرد عليه الصلاة والسلام وەکو بەرزی مەقامەکە. لە ڕووی ئەحوالەوە ئەو کاتێک کە مرۆڤ نوێژێک بە تەنها ئەکا خێری نوێژەکەی ئەگاتێ بەڵام کاتێک کە ئەیکات بە جەماعەت 25 هەتا 27 دەرەجە خێری زیاترە. لە ڕووی شوێنەوە مرۆڤ ئەلەو شوێنە نوێژ ئەکات خێری نوێژەکەی ئەگاتێ و بە جەماعەت بە 27 دەرەجە بەڵام ئەو کاتەی لە ناو حەڕەمی مەکە ئەیکا بە 100,000 نوێژە لە حەڕەمی مەدینە ئەیکا بە 1000 نوێژە لە حەڕەمی قودس ئەیکا بە 500 نوێژە. کەواتە ئێستا خوای گەورە سوبحانەه وتەعالە تایبەتمەندیدا ئەو شوێنە لەگەر هەموو شوێنەکانی دیکەی سەرزەوی ئەو تایبەتمەندیی هەیە. چۆن لە ڕووی ئەشخاص و لە ڕووی ئەحوال و لە ڕووی مەکان و شوێنەوە تایبەتمەندی هەیە خوای گەورە سوبحانەه وتەعالە لە ڕووی زەمانیشەوە تایبەتمەندی دایتە هەندێک کاتیش حاڵەتەکەی ئاساییە و طبیعیە. بۆیە بینی لە شەوەکان دەشەوی کۆتایی مانجی ڕەمەزان خوای گەورە سوبحانەه وتەعالە گەورەی کردیە بەسەر هەموو شەوەکانی دیکەی ساڵ. لەناو ئەو دێش یەک شەوی فەزل کردیە بەسەر هەر دەشەوەکەدا کە شەوی قەدرە کە خوای گەورە سوبحانەه وتەعالە ئەجر و پاداش تێدا مضاعف ئەکا و چەند قات ئەکا ئەفەرمێ لەیلەة القەدر خەیر من ئەلف شهر. ئەوە لە ڕووی شەوەکانەوە. ئەدی لە ڕووی ڕۆژەکانەوە لە ڕووی ڕۆژەکانەوە کاتێک کە تەمەشاکەی لە هەفتە ڕۆژی جومعەمان هەیە
لە ساڵانە ڕۆژەکانی مانجی ڕەمەزان، بەڵام لە هەموو ڕۆژەکان گەورەتر ئەو دەڕۆژەیە کە خوای گەورە سوبحانە و تەعالە لە قورئان وەکو جەنابی مامۆستا ئاماژەی پێکردووە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام باسی ئەکا، کەواتە تایبەتمەندی خوای گەورە سوبحانە و تەعالە کە ئەیداد بەو دەڕۆژە لەوەی کە مرۆڤ تاعەت و عیبادەتی تێدا ئەنجام بدا بۆ ئەوەی ئەو تاعەت و عیبادەتە چەند قات بیتەوە تێیدا، ئەوەی کە مرۆڤ لە فرسەت لە دەستی ئەڕوا ئەتوانی لە خلالی دەڕۆژ يعني بدسي بيني توا وهولك تيكوشانة زوري بدا وكخواي سبحانه وتعالى أفرمي وسارعوا إلى مغفرة من ربكم، سابقوا إلى مغفرة من ربكم، أو مسارعوا أو مسابقة يبكى أو لدي وشانو لدي دوما خواي سبحانه وتعالى مانجي رمضان مروفتي دا بروجي أبي هر أو كاتيك روجي مانجي رمضان طواو أبي روجي ججن دادي روجي ججن يكم روجو كاتي ميقاتي زمنية لبو حدس، يعني كأنما وكو هو مروف تيدا بروجي ببي بلام نازاني آية أو حزب بقسمتي أبي بكايانا، يعني أكيد بروجيبوني سي روجي مانجي رمضان اشتهي أو أما ذكرناك بلبو مراسم وقوري حدس لو هر طواو أبي دز بزجن أكا زجنك يكم ميقاتي زمن يكم ميقاتي زمنا، يعني ليكم روجي ذي الشوال مروف أتواني نيتي حزي تيدا بيني وبسي مسألة حزي تيدا أنزام بدا وكون نيت أو جل باشان أمينته تا أو كاتدت لو يبيني السرتاكي بزجن دس بأكا يكم روجي الشوال ودي ذي الحجاش كوتاي بيدي همان حالات بزجن كوتاي بيديني خواي جوري سبحانه وتعالى بوي حتى لو ري أو زجنا نشوت چونكي زجني قربان جوري زياتر لسر زجني رمضان بحكم يوكا أو مراسمي تدا أكري بلام كمروف ديت هتا نزيك أبيتو لمراسمي حتى أو دروجيا خواي جوري سبحانه وتعالى فضل جوري كي لا أو دروجة أنزام دا ولو دروجة داينايا و كسي كاتي كمروف أتيتا حزي مالي خواي جوري سبحانه وتعالى فضلي أوي بي أدريت كخواي جوري سبحانه وتعالى لهم جناح كاني خوش بيت أدي أو كسي كانت سويتا حز يعني خواي جوري بقسمتي نبوك بتسيت زاوية قلب ساركاني من أبون من خواي جوري فضل دكا لقر هندك دعوتي يكا ناشكري هرون بيكو برونوانيا خواي جوري سبحانه تعويزي أو تسيبو أنا كدمينة ولا كاتك الدليان بو ربطة حزيان ليا تعويزك أوي لو دروجدا إنسان هولو تيكوشاني تيدا بك لروي عبادته بوي أور بقري لبيني أو دو يكتسوانا كوا أو دروجة كاتك كمروف عبادتي تيدا أكا وخوي هل أقري لبوي كالروجي زجن قرباني بكا هندق علماء بتحريم هندق علماء بشوي كراهي تنزيهي يعني بخو باراسن ألين أو مروف نابي لخلالي أو دروجة هيز موق لخوي بكاتوا نينو كاني خوي بكا يعني وكو يكتواندن بريك بكسك لبن إحرام دابي لبن إحرامي حج يعني تنهار ربدني بوي ككسك قرباني كات تون ضل حكمتك لوي دا شبهنه وكو كسك طوافي ماري خواه كبز كلبن إحرام دابي لوي أو دو يكتوانا يعني أو إنسان مشاركة أكا هاو بشي أكا أجر كسي حازي للروج عرفدا كأن تيدا أمينته وخواي جورك بيغمبر فرمي صلى الله عليه وسلم الحج عرفة وخواي جور لها مجناحي حازي خوش أبي رجع كيوم ولدته أمه من حج فلم يرفث ولم يفسق كسيش كعبادة أكا لو دروجة والروج عرفة بروجي أبي وكو بيغمبر فرمي عليه الصلاة والسلام أي كاتا كفارتي جناحي صالح رابردو صالح شداهته كواتا لبقوي كأمره فلو موسم عبادته لو ركب عبادته دا نبري خواهي سبحانه وتعالى أفضل أداة بوروجانا لبقوي كمروف يشتي دا أنزام بدا لسورة الفجر والفجر وليال عشر والشفع ويذكر الله في أيام معلومات على لدواي وأذن في الناس بالحج يأتوك رجالا أفرمي ليشهدوا منافع لهم ويذكروا اسم الله في أيام معلومات وجاء بيغمبر عليه الصلاة والسلام كل صحيح بخاري هاتي أفرمي ما من أيام العمل الصالح فيهن أحب إلى الله من هذه الأيام أو كما قال عليه الصلاة والسلام. طبعا أجد دقتي الصيغة كبكين أو شواز أيام كهاتيا بي قلت للزمان عربي نكيري لسياق نفيا بواتاي عاماتي وقشتي أدا وتأكيد شيء بمين ما من أيام من كلمة لزمان عربي زائدة بلام زائدة لبو تأكيد يعني على الإطلاق هيت روجة فضل قوري تيدا هبي لوي كقورة لو دروجة يعني أو دروجة عملوا عبادة تيدا زور قورية يعني حتى مقارنة كردن لبيني دشوي كوتاي مانجي رمضان يعني دشوي كوتاي مانجي رمضان فضل زور قورية بلام عبادة تيدا لشوي قدر لهم يان قورتها أجناها مش شو كان عبادة كان وكو خوي أجر شوي قدر نبي عبادة كان وكو خوي ور أجري وكو سائري لياليك ور أجري بلام شوكي يكشوي فرقي هي
کە چێ شەوی قەدرە بەس مرۆڤ نازانی چەندە بەڵام ئەو دە ڕۆژە هەردەی تێدا مساویە لە فەزڵ ئەوە نییە کاتێکی تێدا نادیار بیت وەکو شەوی برێنمانجی ڕەمەزان کە شەوی قەدر نادیارە ئینسان عیباتەکە لۆی یەک لە شەوەکانی بە قسمت ئەو شەوەی بە قسمت بی بەڵام ئەوە هەر دەشەوی تێیدا مساویە بۆیە عولەما کاتێککە مقارنە ئەکرێن ئەڵێن دەشەوەکانی مانجی ڕەمەزان بمافیم کە لەیلەتول القەدرە گەورەترە لە هەموو شەوەکان بەڵام ڕۆژەکانی دەی ذیل-حیجە گەورەترە حتا لە ڕۆژەکانی مانجی ڕەمەزانیش حتا لەو دە ڕۆژەی کە شەوەکانی دەی ئەخیریە لە 20 هەتاکو سی کە دەست پێ ئەەکە ئەو دە ڕۆژە لەو دە ڕۆژی گەورەترە وەی کە پێغەمبەر عەلەیهی سڵاو وسەلام بەو مطلقی باسیەکە ما من ئەیام العەمەل الصالح فیهن لە ڕوایەتێکە کە ئەفەرمێ ما من ئەیام العەمەل ئەزکا عند الله ئەزکا یعنی پاکترین و پوختەترین و پاڵافتەترینیان لەناو هەموو یعنی وەکو ئەوە هەموو عەمەلەکانی ئینسان بکوشتێ چاکترین و باشترین و وەکو درێت دروستترین لێ دەربێت ئەوەیە کە لەو دە ڕۆژە ئەنجامی ئەدا بۆیە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام يعني حتى هندك حالتش تحديد أكاكا أكري لروي ترتيبي عبادتكان وكمروف أنزامي أدابيكا باسي بكين إن شاء الله بوي لديوي يعني أو فضله وبيغمبرج عليه الصلاة والسلام بوشي وازا أما جي بي أكا لديوي عبادته قوري أو دروجة ما شاء الله كات زود الروها أما زياتر بكشين أو باس بابتاني كابتواني هلي خوزين ودست خوش ما وصابراسي يعني ظلم في خوش برنامج هذا كم زور بقولي تشين ناباسك ما وصا إبراهيمي بريس بيم بلا يبون منا أو عملوا كردوانة تشين إما بتوانين يعني أفضليت بكامك كردوا دراو إما بتوانين هل يقوزين أو بتوانين أنزامي بدين روجانا والله عمل كان زورة تحديدا بيغمبر صلى الله عليه وسلم هل يشتبوا من تحديد كردوا بس كفرمودكوك ما وصا فرموي كما من أيام العمل الصالح صيغي ليرى العمل الصالح بس صيغكي كشتيهاتوا هرشتك بي بقتري عملك صالح كردويك شاك كردويك باك كردويك خالصا لوجه الله بيه أما هموي دقريته حتى علماء دفرمون أو نيجي جماعتي أتول الرجكاني ديكادت كرت أمره كديكي أجر باداش زيادة أو صدقي كبيشتر كردوتا أمره كديكي صدقي أم در الرجل الصدقة كاني بيشتر خيرك زيادة عفوا ما وصل لي قوز بن بخشان دكري أما الأنزام داني أو كردو تساكان نيتك بخين الظلمان بوي أو الرجانة جورترين لا ياخذها بيغمر صلى الله عليه وسلم زيادة هول بدين يعني أما الرجانة جماعة خمان هر كردو بون منها استاج دروما جماعة بلام نيتم وياك أزرو تندر إيمانا واحتسابا أبو شو حسابي بكين؟ تكرير بالله بالتأكيد ما دام بيغمبري خاصة وسم دفرمية عملي صالح بقشتي لم دروجيا دكريت أتو بيد وابيا صدقة كانت نيوجا كانت جماعة سرداني خزمة كانت سيلي الرحمة بيوانديد هر دعايك هر ذكرك قرآن خير نكاد أوي ديكي كالروجانا قرآن تخيندوكو بيتيك دا أجري هبوتن أمرك بيدوابية بويك لا فايبر وردقار العمل يضاعف يعني شنقات بيتو عقيد علماء دفرمون لم روجانا يا بليا إما بيمان واي غيري أو أجريك لد الروجكاني ديكا جيجا لم دروجا هبوتن يستاكان لم دروجا زيادة دبي بويا هرشي عملي صالح بي هرشي كردوي تشاكو باك بي باش بي بيغمبري خاصة وصل إيما تشجيعك بيكي بويا كم جاب عملي صالح ناوي هناوا بو أويك إيمي مسلمان تنها خريج يكشد النبي يعني خريج قرآن خير النبي في غمري خاصة وسلم يقولوا برون بس قرآن بخوينا يعني مثلا بس نيوجا جماعة كان يعني سيلي الرحم يعني صدقة وخير وشاكها وكاري هجار وندار هتي وبيبا وكان بكان في غمري خاصة بس يغيق بو إيمي هناوا كإيمان براستي چونك نازانين لكام درجاي خير أبواب خير أو دزورة نازانين لكام درجاي خير خواهی پروردگار دمان کاته بهشتی خویوا لیمان خوش بیه لگناه کان ما خوش بیه پاک من دکاته ولم در رجع کلبو جشن ایما خو ما خاين دکینو بو یکم جار بعمل صالح یناویتی وکو کردوا جاء أم عمل صالحا في غمري خاصة وسمكم ما مستعام جيبوكر كفي غمري خاد فرمي أفضل أيام الدنيا العشر حتى قيل ولا مثلهن يا رسول الله صلى الله عليه وسلم في سبيل الله يعني يتيان أي في غمري خوا يعني أي كس يقدر جهاد بكالة بينا يخواي پروردگار فرمي أوي جهاد جدكالة بينا يخواي جوره وكو أوني ولا مثلهن في سبيل الله إلا فرمي الرجل خرج يعني عفر وجهه بالتراب كسي كشوت در ولا الروايات كي ترى فرمي بمال وبجاني شوت در ونقر راوتوا يعني لده فرمي دموشاوي لخول لتوز ورد راوة وات الشهيد بوا لميداني جنگكيا دموشاوي بوا تتوز خولو أما ما هو صعب أو حديث ابن بخشا وكو ترغيب
باسکراویان لە حقەتش ئەجر و پاداشتە زۆرەی هەیە بالتأكيد أو حقيقتها شتێکی حقيقية علماء دەڵێن بحقيقة ئەو کەسێک کە عملی صالح بەنیەتی ئەم دەڕۆژە ئەنجامەدا ئەجر و پاداشتەکەی گەورەترە لە مجاهیدش لە پێناوخوای پەروەردیگارە گەورەترە لە مجاهیدش لە پێناوخوای پەروەردیگار چونکە ئێمە شتمان هەیە لە جیهاد گەورەترە لە ئیسلام تێگەی براکەم مەسەن لە بۆ ئافرەتان پێغەمبەری خوا دەفەرمێت حەجکردنی ماڵی خوای گەورە زۆر لە جیهاد گەورەترە لە بۆ ئافرەتان بۆیە عملی صالحیش پێغەمبەری خوا دەفەرمێت ئیلا بەس ئەوە پیاوە نەبێ کە شەهیدە بێ بەخۆی و ماڵ و سەروەت و سامان و گیانیەوە یعنی چۆت و نەگەڕاوەتەوە هیچی نەهێناوەتەوە نە ماڵەکەی و نە گیانەکەشی نەهاتوەتەوە ئەمە ئیلا ئەو کەسە نەبێتن ئەجرەکەی گەورەترە ئەگەر نا بەڵێ بە حەقیقی و پێغەمبەری خوا سەڵسەم تەشجیعێکە تەرغیبێکی زۆر گەورەیە لە بۆ ئەوەی کە ئێمە عملە صالحەکان و بە تایبەتیش پێغەمبەری خوا لە فەرمایشتێکا دەفەرمێ فأكثروا فيهن من التسبيح والتحميد والتهليل والتحميد لو ڕۆژانەیە پێغەمبەری خوا بە تەحدید پێمانە فەرمێ زۆر ذیکر و یادی خوای گەورە بکەن ئەوەی کە بەڕاستی بە هەمومان دەکرێ شتێکە لەوانە نەتوانێ هەموو کەس بە ڕۆژوو بێ کەسێک کە ئیش و کاری قورسەکە کەسێک کە نەخۆشەکە کەسێک کە گەرمایەتی کەسێک لەوانە نەزانێ قورئان بخوێنێ کەسێک کە نەخوێنەوارە کەسێک پارەی سەدەقە بکە زۆری پێخۆشە خێر و چاکە بکە بەڵام ناتوانێت کەسێک ناتوانێت بگاتە خزمەکانی سیرەی ڕەحمیان لەگەڵ بگرێتن بس شێوازێک یعنی پێغەمبەری خوا دەفەرمێ شتێک کە بە هەمومان دەکرێ ئەفەرمێ هەمووتان ئەمەل لە زۆر بکەن أكثروا فيهن من التهليل والتحميد والتسبيح سبحان الله والحمد لله ولا إله إلا الله والله أكبر أو ذكري كيادي خواي پروردگارا وتوحيد يكتا پرستی تيدايا لا إله إلا الله تنزيه تقديسي خواي پروردگاري تيدايا سبحان الله تيدايا تعظيمي خواي قوري الله أكبر الله أكبر يعني جورترين تكبيري خواي جورة كردني خواي جوري تدا سبحانه وتعالى الحمد لله يا سباس وستايش خواي جوري تدا لسر همو نعمة كاني لبيش أنا ونعمتي إسلام أو نعمة جوري كخواي جورة لقل يمي كردو كتمني بيدين جشتي نو مني حاجان وأم دروجة جورية براستي أو أم ذكرانش لبروي بيغمبري خوا تحديدا وكوتم كباسي أم شوار ذكري كردوه لا سبحان الله والحمد لله ولا إله إلا الله والله أكبر براسي أتواني بلين كومالك شتي زور جورا لنا أم ذكرانا يا كوكرا وتوا إنساني مسلمان أجر بفكرة وبتدبره وبوردونه وهو أم ذكرانا بكاتن هركاتي كدلي سبحان الله دزاني تقديسي خواي جورا خواي جورا چند پاکو بيگرد همو كمو كريك نقصي كدريته بال خوا سبحانه وتعالى كاتك دلي الله أكبر دزاني كهيج شيء لم كونيا لم بونا وراء لذاتي خوا سبحانه وتعالى جورترني كإنسان سري بودابني ذكري بكا يادي بكا لسر برنامج كيبيا منهج كيبيا كاتك دلي الحمد لله الحمد خوا لسر شي لسر أوهم نعمة جواني كبيدا وتندرستي وكوتمان لبيشي وأم إسلام جوانا من أو بيام جورا أو منهج جوري كخواي جورا نعمة كاني خوا نعمة كاني دي كمان وإن تعدوا نعمة الله لا تحصوها كاتك وشيء الحمد لله كفكري لذكاته وديليا همو أم معنا دقيني بليا أم ذكر جوانا بهمو من ذكرية بيغمري فاش بما نفرمي إيه وهموتان بيك والزور أم ذكرانا بكن ذكري لنا وسيارمان لا ريقامان لا كاتي پاڵدانەوە لە کاتی دانیشتن لە کاتی ڕۆشتن لە کاتی دوکان لە کاتی هەموو شوێنێکە ئەکرێ ئێمە ئەم دەڕۆژە بازار و کوچە و کۆڵان و ژیانمان و شەو و ڕۆژمان هەمووی بەڕاستی بکەینە ذیکر و یادی خی پەروەردیگار خی گەورە لێمانی قبوڵ. مامۆستا ئیبراهیم پێمان دەڵێ یعنی مەسەلەن خوێنی زیکرەکان گەورەیەشی زۆری تێدا کە پێغەمبەر خوا سەڵ ئاماژەی بۆ کردووە بەڵام لە کاتێکە ئەگەر زکر کە دەیکەین دڵ لەگەڵی ئامادە نەبێت چۆن دڵی کاریگەریش ئەو تۆی نابیانەوەتە ئەو ئەزرێ نابێت کە دڵش لەگەڵی ئامادەیە کە بەرز دراوەی ئەزکارەکانت کرد ینی پێمان دڵی کاتێکەمە ئەزگەران دەکەین با دڵمان لەگەڵی ئامادە بێ بزانین چ دەڵێن و ڕوومان لە چێ مناجاتەکە کوێیە بەتەکید ذیکر ئێمە ناڵێن تەنها وەکو زۆر جا دەوترێ ئاودیوکردنی تەسبیحەک بێت دەنکە تەسبیحەکان بێ یعنی ذیکرێک بێ کە ئینسان بیر لە واتاکەی نەکاتەوە فکری لێ نەکاتەوە بەتایبەت کەسێک کە تێدەگا لە معناکەی حاڵی دەبێ وشەکانش ئەوەندە ئاسانە ماشاءالله هەمومان يعني باي أو هذا ملتي لسر زبان شر آسان ما شاء الله يعني لسر زبان آسان أو بيغمري خافر من كلمتان ثقيلتان خفيفتان يعني للايق فاي جور زور قرص لسر زبان يمزور سوق آسان هو بالفعل يمدلما بدلوا
با ئەگەر دەدانش بێ 100 دانش بێ کە ڕۆژانە دەیکەین بە دڵەوە بیکەین لە بۆ ئەوەی دڵیشمان لەگەڵ زوبانمان لەگەڵ یادی خوای پەروەردیگارە پێکەوە هەم دڵمان ذیکرێکە بکە هەم زوبانیشمان بیکە ئەندامەکانمان پێکەوە ئەم ذیکرە بکە بالفعل ذیکرێک بێ دەبێتن وەکو چۆن زوبانمان دەیکات دڵشمان ئاگادار بێت. دەستخۆش بێخوا. مامۆستا ڕزگار ئێستا بینەران با بڵێن بە شێوەیەکی عام چینی عام کە سەیرمان نەکات لەگەڵ چۆن دڵی عەقڵی ئەوانە بدوێن بین ڕزبندی ئەو عیبادەتانە بکەین کە چۆن دڵێ ئاماژەی پێکراوە یان چۆن بتوانین باشترینی کردەوەکان ئەنجام بدەین و ئەو کردەوانە نەچین کە ئێمە بتوانین لەو ڕۆژانە ئەنجام بدەین و هەروە لە شەوەکانیشی بالئەخەس بە ڕۆژوبوون تێیدا ئێمە پرسیار گەلێک دەکرێت بۆ نمونە باز نەکراوە لە حەدیثە و باسی ڕۆژوو ئاخۆ بە ڕۆژوبوون تێیدا بە هەمان شێوە لە زمنی کردەوە چاکەکان و ئەجر و پاداشەکەی چەند و چۆنە. هەڵبەت ئەوەی کە جەنابی مامۆستا لە العمل الصالح باسی کرد هەموو کردەوەکان ئەگرتەوە. پیغمبر عليه الصلاة والسلام لا فرموديه كفرمي من عادى لي وليا فقد آذنته بالحرب وما تقرب إلي عبدي بشيء أحب إلي مما افترضته عليه ولا يزال عبدي يتقرب إلي بالنوافل. يعني أو حديثي پیغمبر عليه الصلاة والسلام لهم جيان لروي أهميته لروي أولويته ترتيبك مع لبوءك أو يج أوي أفرمي خواهي قول سبحانه وتعالى أفرمي مروفكان أجر بيانوي خۆشەویستترین کردەوە ئەنجام بدەن فەرزەکانە تووشی فەرزەکان ئەوەی کە خوای گەورە فەرزی کردیە گەورەترین شتە کە مرۆڤ ئەنجامیدا لە هەموو کاتەکان و بە تایبەت لەو کاتانەی کە عمل و کار و کردەوەی تێدا چەند قات ئەکرێ و ئەجر و پاداش تێدا زۆرە لە بۆ نمونە لەو برێن دە ڕۆژە ئەوەندەی مرۆڤ بکرێ و بتوانی ئەنجامی بدا لە نوێژی بەیانی کە بە جەماعات لە پاشان دوای نوێژ کە ئەمینێتەوە لە ڕووی هەتاکو ڕۆژ هەڵاتن لە پاشان نوێژی چەشتەنگاو کە ئەنجامی ئەدا و نوێژی نیوەڕۆ نوێژی عەسر نوێژی مەغریب بە جەماعەت بیکە بە تایبەت نوێژی نیوەڕۆ نوێژی عەسر کە ئەکەویتە ناو خودی جەرگەی ڕۆژەکە کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بە مامین ئەیام بە ڕۆژ کە باسی ئەکات وەکو هینان لێ گەورەترین کار و کردەوەی فەرزەکانت جێبەجێ بکە وەکو ترتیب لە کاتی خۆی و بە جەماعات و لە مزگەوت و لە ئەوەی لە قیمەی ئەجر و پاداشت وەری بگریتەوە ئەو مرۆڤە. یعنی مامۆستا چۆن دەڵێ هەز بکەی کە ڕقابەی خوا و ئەزری خوا زیاترە لەو کاتە چۆن دەڵێ بە خوشوع و خودوعی زیاتر ئیحتیمام پێدانی زیاتر. ئەکید یعنی چەندە ئەو عەمەلە بە دروستتر ئەنجام بدرێ ئەوەندەش لە لای خوای گەورە سوبحانەهو وتەعالا ینی بە گەورەتر حساب ئەکرێ بە تایبەت ینی بە جەماعەت ئەنجامدانی کە بە حەقەت یعنی ئەوە حاڵەتێکی زۆر گرنگە کە مرۆڤ ئیحتیمامی پێ بداوە گرنگی پێ بدا نوێژەکە بە جەماعەتە لەبەرچی لەبەرەوەی ئەگەر لە مزگەوتێک 50 کەس نوێژ بکەن نوێژی نیوەڕۆ خوای گەورە سوبحانەهو وتەعالا چۆن ئەو نوێژە وەرئەگری بە پلەی 27 وەکو پێغەمبەرە فەرمی صلی الله عليه وسلم وەری ئەگری کە لەو دە ڕۆژەیە ئەو فەزڵی کە خوای گەورە سوبحانەهو وتەعالا باسی ئەکا پێی ئەدا جگەلەوە لەو 50 کەسە چ کەسێک نوێژەکەی لە هەر هەمویان باشتر و چاکتر کردیە خوای گەورە ئیچلونوەکەی دیکەش لە سەروی حیساب ئەکا مەرزنی ئەویان ئیمان بی لەوانەیە ئەخیر کەس بیت کە هات بیت دابنیشی يعني نوێژەکە لەگەر يعني مەبەستم لەوەیە کە بە جەماعەت ئەنجامیدا لەوەیە کە قیمەی ئەجرەکە وەرئەگری ئەو ئینسانە جیهانیان لە هەمووی خاشعتر و خاضعترە ئەگەر بە خۆشی کەم و کوڕێبی خوای گەورە ئیوش لەسەر ئێوی وەرئەگریەوە ئەو فەزڵی جەماعەت ئەگەنا يعني ئەو فەزڵە لەبەر چ ئینسان هەوڵ بدە دائما المەشەقە تەجلب التەیسیر وەکو قاعدەی فقهی کە ئەمە هەمانە لە پاشان عملەکانی دیکە کە مرۆڤ ئەنجامی ئەدا ئەوەی کە لە ڕۆژانە ئەتوانی بیکات لەوانە کە لە ذیکر مامۆستا باسی کرد كاكري بقرينو السري مسألة بروجيبون طبعا لا صحيح لا سنن أبي داود كعائشة رضا ورحمتي خواليبي لقر بروجيبوني عاشوراء ولقر بروجيبوني سيروجكا عليه بيغمبر عليه الصلاة والسلام كان يصوم 9 ذي الحجة أفرمي بروج صحيح لسنن أبي داود هاتيا يعني پیغمبر عليه الصلاة والسلام تيدا بروجيبوا أو زآية همو سالة كان يعني والبيغمبر عليه الصلاة والسلام أويك كردي يك يعني حجي تيدا كرد كسالي ديم بولا باشا وفاتك پیغمبر عليه الصلاة والسلام لو رواية أبي پیغمبر تيدا بروجيبوا صلى الله عليه وسلم وكو بروجيبون وأجر إنسان نتواني أو برين نوروج هرنو بروجيبيت سيروجي تيدا بروجيبي لبرت لبروي لهمو مانجا كاتي كباسي 16 و 14 و 15 أكل الأيام والبيض مرزنية بخوي أفضليتك ل 16 و 14 و 15 بلام حكمتك أو لمانجا سيروجي بروجيبي أو نموزة 16 و 14 و 15 أكري بيهني تسرتاي ديدي الحجة أو سيروجي تيدا بروجيبي أجر أوشيان نكرة على الأقل روجي عرفته تيدا بروجيبي يعني بخيت دوشون بيش مكاني بلي
يعني یان دووشەم و پێنجشەمە و لەگەڵ ڕیوایەتی دیکانی دەمزیکاوی کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام تێدا بە ڕۆژیە بوو ئەگەر نە هەر ڕۆژی عەرەفە کە پێغەمبەر فەرمی صلی الله عليه وسلم وەکو لە صحیح مسلم داهاتیە يكفر السنة الماضية والباقية يعني أبيت كفارتي 2 ساڵ لە گوناه و تاوانی ئەو مرۆڤە مەبەستم لەوەیە کە یعنی بەڕاستی بە ڕۆژی بوون ئەسلی هەیە و عملی صالحیشە کە مرۆڤ ئەگەر یعنی کەسێک بتوانی و توانای ئەوەی هەبی کە تێیدا بە ڕۆژی بیت بەڕاستی و سەوم بە ڕۆژی بوون پێغەمبەر عەلەیهی الصلاة والسلام خوای گەورە سبحانه وتعالى لە حەیث قودسەکە ئەفەرمێ الصوم لي وأنا أجزي به يعني أجري ديار نية مطلقة وني بس بليل ورمضان بس رمضان بي لبو همو كاتكانا وبيغمبر عليه الصلاة والسلام لفرمودش كأفرمي هر كسيجي يك روج لبيناوي خواي جورا سبحانه وتعالى بروج بي خواي جورا حفتا جز دوري أكاتو لدوزخ يعني أوه همو أو فضلنا لو دروج كمروفتي دا بروج بي بەڵێ 7 ساڵ ئەزر و پاداش خوای گەورە سوبحانه وتعالى دووری دێخیتەوە لە مەسەلەی دۆزەخ و لە مەسەلەی سزا لێ وەکو بە ڕۆژی بوون بەڵێ عەمەلێکی ساڵحە و یەک لە عەمەلە گەورەکانە کە تێیدا ئەنجام بدا لەو دەڕۆژەکە بیکات و لە پاشان مەسەلەی قورئان خوێندن ئەکرێ مەسەلەی سەدەقە و خێر کە مرۆڤ لەو دەڕۆژە ئەنجامی بدا و سەرسیلەی ڕەحم جێبەجێکردنی چاکردن و سەردانیکردنی دایک و باوک چاکبوونی مرۆڤ لەگەر مخا و خێزان و ماڵ و منداڵی توسعکردن لەو دەڕۆژە یعنی ئەگەر جاری وهەیە با لە خلالی ئەو دەڕۆژە یعنی مەسائیلی توسعکردن لەسەر ماڵ و منداڵ باشتر بی ئێوارەکان کە ئەگەر بە ڕۆژی بن یان ڕۆژەکان یعنی فعلا چونچی وەکو پێغەمبەر فەرمی صلی الله عليه وسلم باشترین سەدەقەوەیە کە مرۆڤ لەناو زاری خاو خێزان و ماڵ و منداڵی خۆیدا ئەنێت بۆیە لەو بابەتانە وەسەری هەمووشی کە مامۆستا بەڕاستی لەسەر ڕاوەستا کە لە قورئان ئەفەرمێ ويذكر اسم الله في أيام معلومات وبيغمبر فرمي صلى الله عليه وسلم فأكثروا فيهن من التهليل والتسبيح والتحميد طبعا لها مش أنا وجودتريني الذكر كان وكو بيغمبر عليه الصلاة والسلام أفرمي أفضل الذكر لا إله إلا الله لبرسونش توحيدي تداعى وبيغمبر فرمي صلى الله عليه وسلم خير الدعاء دعاء يوم عرفة وخير ما قلت أنا والنبيون من قبلي لا إله إلا الله وحده لا شريك له له الملك وله الحمد وهو على كل شيء قدير يعني لا إله إلا الله لباشا أو ذكر لا إله إلا الله وحده لا شريك له لخير الدعاء دعاء يوم عرفة يعني كبيغمبر وتحديدي أو ذكر أكا قلت مشاي قرآن كي خواهي سبحانه وتعالى جودترين مقصدي حدس جودترين مقصدي داناني بيت أفرمي وإذ بوأنا لإبراهيم مكان البيت ألا تشرك بي شيئا يعني جودترين مقصدي حدس توحيد يكتاب الاستخوة سبحانه وتعالى بويت مشاي ذكرك بك لا إله إلا الله وحده لا شريك له ولا باشا تمشاي ذكري حاجة كامك لبيك اللهم لبيك لبيك لا شريك لك وأو ذكريك لزجن أكري بخوي اللي كمذي الحجة وأكري الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله والله أكبر الله أكبر ولله الحمد يعني أوك كما لا دي ذي الحجة لروجي عرفة أكري أصوالي كمي ذي الحجة أو ذكرى يعني حتى لدوين ويجكانش يعني أنزام بدري وبكري وأو أجر باداشتي هي لروي ذكره كإنسان أنزامي أداء أيكا ويعني براسي أو توسعة هي لروي خير ولروي ترتيباته وجمروف بتواني بهمي رابقة يعني هربشك مروف أتواني وكما مصابة سكت يعني أو كخواي جورة درجاي لسر كرديتوا أبو لا ينبروات كخواي جورة سبحانه وتعالى فتح لسر كرديا خواي جورة سبحانه وتعالى طاعته عبادته ملا قبولك إن شاء الله. دستان خوش بيا خوا باسی نومینی حاجان بە پوختی کردمان ئینشاڵڵا جێ خۆی گرتو مەزور تێدا و کاریگەریشیە بێ لە بەشی دوێن بەرنامەکە دێمە سەر باسی ڕۆژێکمان لە پێشە لە کۆتایی نومینی حاجان کە ڕۆژی گەورەی عەرەفەیە مامۆستا ئیبراهیم باسی گەورەی ڕۆژی عەرەفە بە کورتی لە بە من باز بکە ئەو ڕۆژە گەورەیەکەی لە چیدایە و ئەو ئەزر و پاداشانە چین کە لەو ڕۆژەدا هەن وەکو ئێمەمان کە لە حەج نین لەسەر چێوی عەرەفە ڕابوەسن خوای گەورە چۆن دەڵێ لێ خۆشبوونی خۆیمان پێ عەتاکات گەورەی ڕۆژی عەرەفە مامۆستا تشکێکی خستە سەری بە کورتی بە تایبەت عەرەفە لە ناو ئەم ڕۆژەیە فەزلێکی تایبەتی هەیە و پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەزلێکی تایبەتی پێداوە و هەر لە قەدیمی زەمانە وەکو دەڵێ لە سەردەمی قال و بەلاوە قال و بەلا لە قورئانە هاتووە ئەلەستو بڕەبیکم قال و بەلا ئەم ڕۆژانە ڕۆژی عەرەفە نامدراوە یەوم الميثاق الأعظم يعني ڕۆژی پەیمانە گەورەکە ڕۆژی ئەو ڕۆژەیە کە خوای پەروەردیگار سبحانه وتعالى پەیمانی بەندایەتی و ڕبوبیەتی لە هەرچی وەچەکانی ئادەمیزاد لە پشتی ئادەم کە هەموویانی هێنایە دەرەوە وەکو لە شکڵی مێروستانێکی بچووکە لە ئەرزی عەرەفاتە پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم پەیمانی لە هەموویان وەرگرتووە ئەلەستو بڕەبیکم قالوا بەلا
هەمووتیان بەڵێ تۆ پەروەردگاری ئێمە. یعنی دەتوانین بڵین یەکەم شت ڕۆژی عەرەفە ڕۆژی ئەو پەیمانە گەورەیە. ئێمە کە دەگەینە ڕۆژی عەرەفە بەڕاستی دەبێ هەمومان ڕۆژی پەیمانەکەمان بەبیر بێتەوە کە ئێمە پەیمانێکمان عەهدێکی گەورەمان لەگەڵ خوای گەورە سوبحانە وتعالە هەیە، وش پەیمانی بەندایەتیە، پەیمانی عبودیەتە، پەیمانی ڕبوبیەتە لە بۆ خوای پەروەردگار کە داومانە بەوەی ملکەت بووینە، تەسلیم بووینە لە بۆەوەی کە ئێمە هیچ ڕەبێک و معبودێک و خوایەکمان نییە ئیلا ئەڵڵا نەبێ سوبحانە وتعالە، بۆیە دەبێ بیپەرستین و جارێکی دیکە لە ڕۆژی عەرەفەیە بە لەبەیک اللهم لەبەیک ئەچینەوە خزمەتی خوای پەروەردگار سوبحانە وتعالە. ڕۆژی عەرەفە یوم ئیکمال الدین، یعنی ڕۆژی تەواوبوونی ئاینی خوای پەروەردگار. ئەو ڕۆژەیە کە خوای گەورە دەفەرمێ اليوم أكملت لكم دينكم وأتممت عليكم نعمتي ورضيت لكم الإسلام دينا. أو روجة براسي أو روجة كخواي پروردگار أم آية دا بزيني بس بيغمبري خوايا للروجي عرفيا للروجي جمعيا لو جيغايا كبيغمبري خاصة وسلم تيدا راوستا ولا سرپشتي وشتركيا أم آية لبو دا بزي ولا بو بيغمبري خاصة وسلم. بۆیە ئێمە لێرە دەبێت لە ڕۆژی عەرەفە جارێکی دیکە بیر لەوە بکەینەوە ئێمە خاوەن دینێکی کە خوای گەورە دەفەرمێ ئەکمەلت لەکم دینەکم، یعنی دینێکمان هەیە تەواوە، هیچ نوقسانی و کەم و کوڕایەتی تێدا نیە، پێویستی بە هیچ مامۆستایەک و پرۆفیسۆرێک و بە هیچ کەسێک نییە بێ شتێکمان بۆ تەواو کا کە بڵێ ئەمە لە دینەکەتانە نوقسانە لە بواری عیبادەت، لە بواری عەقیدە، لە بواری سیاست، لە بواری ئەخلاق و ڕەوش، لە بواری خێزان، لە بواری علم و ثەقافە و زانیاری، لە هەموو بوارێک. یعنی علم ئەوەی کە هەیە خوای پەروەردگار ئەکمەلت لەکم دینەکم، هەموو دینەکەمان کە لە چوارچێوەی قورآن و سونەدای خوای گەورە بۆمانی تەواو کرد. ئەنجا دەفەرمێ وئەتمەمت عەلەیکم نیعمەتی، ئەم نیعمەتەکە نیعمەتی ئیسلامە خوای گەورە لە ڕۆژی عەرەفەیە بۆ ئێمەی تەواو کردووە. یعنی 23 ساڵی پێغەمبەرایەتەکەی پێغەمبەر صلی الله علیه و سلم لە ڕۆژی عەرەفە کۆتایی پێدێ. بەڕاستی 13 ساڵی شاری مەکە و 10 ساڵی شاری مەدینە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم حەجی ماڵ ئاوایی لە ساڵی دەیەمی کۆچی هیجرەتا دەکاتن. یعنی ئەمە ساڵی کۆتایی تەمەنی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم. یعنی ئەمە دە گەورەیە. أتممت عليكم نعمتي أو نعمة الجورة كنعمة الإسلام خوي جورة العرفة تواجك أنجا دفرمي ورضيت لكم الإسلام دينا رازين بوي كأم إسلام دين وبرنامج ومنهجي جاني إيوبيا أتاوك قيامة بويا عرفة أو ندق جورية كبيغمبري خاص صلى الله عليه وسلم وكما مسافر يكفر السنة الماضية والباقية. يعني بتنها روجي عرفة كفارتي دو صالة نك صالة كفارتي صالي رابردو صالي داهاتو بويا علماء وأصحاب كان أفرميا حتى وكو من دالكان وخزمة كاركان شان للروجي عرفة بخبر دينا ديانقود بارشي وبكن هالسنوة لبو روجي عرفة أما بتايبت كروجي عرفة أو روجة قورية وكما مسافر خير الدعاء تدايا قورترين شاكترين دعاء للروجي عرفة دا كدعاء التوحيد ويتافلستيا بيش أو ما مصعفو دكري بون من بيما بلاي زنا ما مصع أو روجة تنها بو عبادتك نا دبي إما علميا وعقيديا سواء ضل بلين تعذب كانوا لقى خواي قبلك إما خواني أو دينين ولسانك دست لدست رحمة خدا بنين بويكا بردوام بين لسر أو عبادة أو توحيدك إما همانا يعني بس أونية بالتأكيد يوم العرفات وأنا بلين روجي نيوك نوي بيعتك جاري كي ديكتون دي سنة ناسان نوية فورمات ناسان نوية شون أو دوبليونا مسلمانا لسر أرزي عرفات لوين ده جاري كي ديك إقرار بالتوحيد والربوبية خوي پروردگار دكان خالصا لبرخات بتساي فرميسكوا بجريان وبفرميسكو وموزانو لالانور لميدانك كمصغري ميداني محشرة بشو كراوي ميداني قيامته براستي لكاتيك كالدور لمالي لسروتي لساماني لمندالي لخيزاني لكزوكاري لعشيرتي لهرشيكي هيتي لبلو بوستكي لتجارته بازرقانكي دور لها مشتك مجرد ليرة لبرقيكي قيامتيا لميدانيك كبربر لدعاء ولقريان ولفرميسكو بارانويا همو بيك بيك شعار بيك دروشم هاوار دكان لبو خوي پروردگار لبيك اللهم لبيك اما ليرة ما مستد سوم بتوين هاوشاني اوان عبادة كان تشين هاوشانی برا حاجەکانمان لە ئەرزی عەرەفاتەوە ئێمە لێرە بە ڕۆژووینە هەمومان لەگەڵ ئەوانە ئەو ذیکرەی ئەوان دەیکەن تەنها تایبەت نییە بەوانەوە خەیر و دوعا لە بۆ ئەوان نییە لە بۆ هەموو ئومەتی پێغەمبەری خوایە ڕۆژوەکە لە بۆ هەموو ئومەتە بەس تەنها ئەرزی عەرەفات لە بۆ ئەوانە کە ئەوەیە کە پێغەمبەری خوا دەفەرمیە زۆرترین ئازادکراوەکانی خوا لە ڕۆژی عەرەفەیە تەنها لە بۆ حاجەکانی عەرەفات نییە بەڵکو پێغەمبەر لە بۆ علەما دەفەرمون عامە
لە بۆ هەموو مسلمانان ئەو ڕۆژە خوای گەورە زۆرترین عەبد و بەندەکانی تێدا ئازاد دەکات توانین ناوی برین یوم عەرەفە یوم العتق من النار یعنی ڕۆژی ئازادبوونی زۆرترین عەبد و بەندەی خوایە لە ئاگری جەهەنەم بۆیە بەڕاستی دەبێت ڕۆژی عەرەفە بەتایبەت لە ناو ئەم ڕۆژەیە لەبەری بەیانەوە ئینسانی مسلمان وەکو کەمین لە کەمین دابێ بووی بۆ دەقەکانی بۆ سعاتەکانی لە نوێژی بەیانیەوە لە نوێژی بەیانی ڕا کە ئێمە کە هەر لە سوبحی عەرەفە دەست بە تەکبیراتەکەین ئەو تەکبیرەی کە عولەما دەفەرمون تەکبیری مقەیەد ئەگەنا تەکبیرات لەم دەڕۆژەشا لێ دەدرێ لەم دەڕۆژەشە لە بازار لە ماڵەوە لە هەر جێگایەک ئەو تەکبیرە عولەما دەفەرمون لێ دەدرێ بەڵام بە تایبەت تەکبیری تایبەتی دوای نوێژەکان دەفەرمون ئەویش لە ڕۆژی سوبحی عەرەفە لە نوێژی بەیانی ڕۆژی عەرەفەوە دەست پێ دەکەین لەگەڵ برا حاجەکانمان دەست بە تەکبیر دەکەین کە ئەوان لەوێ لە بەیکە دەکەن ئێمە لێرە تەکبیر لێ دەدەین و لەگەڵ ئەوانە بەڕۆژوون و لەگەڵ ئەوان دوعا دەکەین و لەگەڵ ئەوان ذیکر دەکەین بە ئومێدی ئەوەی هەمومان پێکەوە لە بەیانیە بچینە ناو جەژنی قوربانەوە ئینشاءالله ئەوە گەورەی ڕۆژی عەرەفەیە کە بەڕاستی فەزڵەکەی ناتوانین بەرنامەیەکی تایبەتی دەوی ئەگەتیدا باسکەین وەکو معلومی مامۆستایە یعنی فەزلی زۆری هەیە شتی زۆری تێدایە لەو ڕۆژەیە یەکێک لە پیاوە سالیحەکان ئەڵێ زیاتر لە 100 یان 1000 لە عەبد و بەندەکانی هێناوە ئازادی دەکات لە پێناوی خوای پەروەردیگارە لە ئەرزی عەرەفاتە یەکێک لە پیاوە سالیحەکان دەگرێت دەپاڕێتەوە دەڵێ خوای پەروەردیگار ئەوە عەبدێکە ئەو هەموو عەبدەی لە بەردەستیدایە ئازادی دەکات ئێمەش داوا دەکەین لە تۆ بەندەکانی خۆت ئێمەش بەندەی تۆینە تۆش لە ئێمە لە ئاگری دۆزەق ڕزگارکە یعنی عەرەفات شتێکی تایبەتە لە ژیانی موسڵمانە بەڕاستی زۆر لە پیاوە سالیحەکان دوعایان کردووە خوای پەروەردیگار ئەجەل و تەمەنیان بخاتە ڕۆژی عەرەفەوە بەڕاستی ئەمە یعنی ڕۆژێکی ئەمەدە گەورەیە ڕۆژێکی ئەمەدە گەورەیە ئەمن بۆ یادگاری باسیەکەم بووە شتێک لەوانە کە لەوایە مامۆستا بابی منی بینی بوو پیاوێکی سالیح بوو هەموو جار خوای گەورە عەفویکا لەگەڵ مردووی هەموو لایەکە بە تایبەت ئەوەندەی کە من لە خلالی 20 ساڵ زیاترە گوێم لێ بوو دەیفەرموو خوایە گیان ببخێ بەر عافواتی ڕۆژی عەرەفە و لە ڕۆژی عەرەفەیە بمگەڕێنەوە بەلای خۆت سبحان الله لە عەسری ڕۆژی عەرەفەیە وەفاتەکات یعنی ئەوەی کە ئەومان لێ ناکرد کە ڕۆژی عەرەفە لە دوای یعنی ململانەیەکی زۆر لە نەخۆشی خوای گەورە لەو ڕۆژەیە ئەوەی کرد یعنی بۆیە ئەو ڕۆژە ئینسان کە تەمەنا دەکا ڕۆژێک کە ئەوەندە دەکرێت ئینسان بە پاکی بە خاوێنی بگەڕێتەوە بەلای خوای پەروەردیگار سوبحانه وتعالى بە ئومێدی ئەوەی کە هەم بەهشتی خوا بەدەست بێنێ و لە ئاگری دۆزەخ خوای گەورە هەمومان ڕزگار کا و بەبەر عافواتی عەرەفەمان بخاو هەمومان ئینشاء الله لەگەڵ دوعا جوانەکان و پاکەکان و خاوێنەکانی برا حەجەکانمان ئینشاء الله هەمومان ئازاد تا ڕزگار دەستخۆش بێخ مامۆستا ڕزگار ڕۆژی عەرەفە تێیدا بە ڕۆژبوون کە تێیدا وارد بووە پێغەمبەر خوا باسەکە سەڵ سەلەم بەڵام دەمەوێت حکمەتی ئەوەم پێ بڵێ ینی لە پای چی ئەوەی کە خوای گەورە لە گوناحی ساڵانی پێشوو ساڵێکی داهاتووی تەمەنت خۆش دەبێت لە کاتێکە ساڵی داهاتووی تەمەنمان دیار دەژینیان نا طبعا ئەوەی کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام باسی دەکات سنەی ڕابردوو کە هەڵبەت یعنی كل بني آدم خطاء وخير الخطائين التوابون ئەکرێ مرۆڤ یعنی تێیدا گوناح بکە و ئێستا مە لە ساڵی ڕابردوو چاکەمان هەیە و خوای گەورە لێمان قبوڵ کە و لەوانەشە یعنی دیوی گوناحیش تاوانیشمان هەیە بە ئەکید کە ئینسان تێدا بە ڕۆژەبی ئەوە ڕوونە و ئاشکرایە بەڵام ئەوەی کە داهاتوو خۆ مرۆڤ لی دیار نییە بەڵام کەوەی کە عولەما باسی ئەکەن ڕەزا و ڕەحمەتی خوایان لێبی ئەڵێن ئەوەیە خوای گەورە سوبحانه وتعالى ئەو عەبدەیە و ئەو مرۆڤە تەوفیقی ئەدا و یارمەتی ئەدا ئەوەندەی بکرێت لە ساڵی داهاتوو لە گوناه و تاوانەکان ئەیپارێزی و تووشی خێر و تووشی عیبادەتی ئەکا بەهۆی ئەو عەمەل و کار و کردەوەی کە لە ڕۆژی عەرەفە ئەنجامی ئەدا و ئەیکات طبعا ئەوە لە قووەتی ڕۆژی عەرەفەیە يعني قوتي بسر بردو بسر داهاتوش وهي يعني داهاتوش دا أبوشي لروي توفيق ولروي يارمتي خواهي جوري سبحانه وتعالى بو أو عبدا حتى لروي يعني قوتي روجي عرفوا شو عادة يعني روش لمغرب الرادس بيأكات يعني مغرب كديت الشوكة سرتا لباشان روجتا ديتو مغرب كخواهي جوري فرمي وليالي عشر فعلا يعني ليالي عشر روجكية تنشي لسرتاي أو روجة لسرتاي شو دس بيكا كمغربة بلام روجي عرفة دو شوي هي شوي بيشتر إي عرفية يعني كداخل أبي والشوي بين مغربيش كدادي حتى بربيان هردا تابعي عرفية كداخلي جشن دبين كداخلي جشن دبي لمغربي لبربيان داخلي جشن دبي أجنات تنشي كسر للشوي لباج عرفة بس عرفي الحج عرفة لبوي حسابه يعني عرفة روجكي
کە نیوڕان دادێ ئەوەندە بە قووەتە شەوی پێشتر لەگەرە خۆ بردێ شەوی دواتریش لەگەرە خۆی ڕەبد ئەکا یعنی عەرەفە دوو شەویە شەوی پێشتر و شەوی دواتر لە قووەتی عەرەفەکە حتى پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لە حەدیثی عایشەی ئەفەرمێ خوای گەورە سبحانه وتعالى طبعا لا شوكان ينزل ربنا كل ليلة إلى السماء الدنيا لسيش الشو حين يبقى ثلث الليل الأخير كبيغمبر فرمي عليه الصلاة والسلام بس للروج عرفه لأن يرانكي أفرمي خواي ورداء بزيت أسماني يكم أفرمي بملائكة كان انظروا إلى عبادي أتوني شعثا غبرا ضاحين أشهدكم يا ملائكتي بأني قد غفرت لهم أفرمي دا بزيت أسماني كأفرمي أي ملائكة كان تمشاكا عبد كان مهاتينا بتوزاوي بسرو يعني لنا تيكسوي وقربانيان بمالو من دالو هميان بزيشتيا هاتيني إركوانا داوي لي خوشبوني أفرمي أي ملائكة كان أي والشاهد بنا من لهر هميان خوشبون لو بحقت كمروف يعني أو دعاء أكا يعني أو الشوكان الثلثي ليلي أخيرة بلام للروج عرفة يعني أو زياوازك لنصي فرمودي بيغمبر هاتيا صلى الله عليه وسلم دەستان خۆشبی خی گەورە پاداشی بەخێرتانداتەوە زۆر بەڕێز مامۆستا ئیبراهیم کەرکوچی و بەڕێز مامۆستا ڕزگار بێراوی خی گەورە دەست بە تەمەتان و بگری و ئەو کردەوە چاکەی کە ئەنجامتاندا لەو ڕۆژانەکە ئەو تە بەڕێزانم کە ومن أحسن قولا ممن دعا إلى الله خی گەورە لێتانی قبول کە ئێمە سوپاسانەکەین دەستان خۆشبی زۆر سوپاس قد زادت يا ربي بەڵای بینەرانی عزیز و خۆشەویست لە گفتوگۆ تایبەتی ئەو جارەی بەرنامەکە لە خزمەتەوەی خۆشەویستدا بووین سەبارەت بە گەورەی نۆمینەی حاجیان و ئەزر و پاداشتەکان سەبارەت بەو کردوانێک کە ئێمە تێیدا ئەنجامی دەدەین لەگەڵ گەورەی ڕۆژی عەرەفە لە خزمەتەوەی خۆشەویستدا بووین سوپاسی بینەریتانەکەین دەخوازین کە خی گەورە تەفیقماندا بۆی کە بتوانین بە باشترینی شێوە لە خزمەتی ئەو ڕۆژانەدا بین تا بتوانین باشترینی کردەوە تێدا ئەنجام دەین و بۆی هۆی بتوانین ڕەزامەندی خی گەورە بەدەست بێنین تا بێگەشتنەوە بە خی گەورەتان سپێرم. السلام عليكم ورحمة الله وبركاته.